لە مەزاری شەهیدانی هەڵەبجە مەراسیمێکی هاوخەمی بۆ یادی کیمیاییبارانی شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوەچوو. هەڵەبجەیەکان دەڵێن سەردەشت و هەڵەبجە دەستە خوشک و هاو ئازاری یەکدین. ئێمە ژەمڕۆ بە پێویستمان زانی لەگەڵ کۆمەڵی قوربانیان و ڕێکخراوەکان و فەرمانکانی حکوومەت و کەسانی خەمخۆر و کەسانی کەسوکاری شەهیدان بینە ئێرە هیچ نەبێت لێرەوە هاوخەمیەک بۆ شەهیدەکانی سەردەشت و تەمەنای چاکبوونەوەی بریندارەکانیان بخوازین. ئینشاڵڵا وێ دەکەین ئەم جۆرە کارە سادە مرۆیانە ئیتر کۆتایی بێت جارێکی تر بە هیچ شێوەیەک ڕوونەدا. و هەڵەبجە و سەردەشت یەک زامن و یەک قوربانی یەک ڕژێمین، بۆیە ئەم پەیوەندیە قوربانیانە ئەکرێ بگوازینەوە بۆ پەیوەندی کۆمەڵایەتی، پەیوەندی فەرهەنگی، پەیوەندی پێکەوەی. بەڕاستی کاتێک کە من ئەچمە تاران یەکێک لە خێزانەکانی سەردەشت وازانم ماڵی خۆمە، ئەمە ئەم علاقانەوە ئاکاکە ئەو داهاتووە ئیشەڵا بەکەشی ببینی. 38 ساڵ لەمەوبەر لە بەردومانی شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان دەست بەجێ 110 کەس شەهید و زیاتر لە هەزاری دیکەش بریندار بوون و تا ئێستا ئاماری قوربانیان لەژێر کاریگەری هێرشە کیمیاییەکەدا زیاتر دەبێت. ئەمە تاوانێکی زۆر گەورەیەون و کۆمەڵکوژیە و هەروەها ینی ئەگەر بێت و لە کاتی خۆیان کۆمەلگای نێودەوڵەتی وڵاتانی پێشکەوت و ئەگەر بهاتنایە دەنگ و دەنگی هەڵبڕیا بەرامبەر ئەم تاوانە گەورەیە هەڵبجەشی بەدای خۆیان نهێنا. بۆیە بەداخوانی لە ئاستێکە کە زۆر گەورەیە و هێشتا بریندارانی ئەوان هێشتا بەدەر برینەکان و ئەدانڵێنێن و تەنگە نەفەسی و دخوشەکانی پێستیان توش بووە و هیواکی چاکبوونی بۆ بریندەکانی دەخوازین. 28 حوزەیران مانگی 6 ساڵی 1970 و بەکەمتر لە ساڵێک پێش کیمیاییبارانی هەڵەبجە هێزی ئاسمانی ڕژێمی بەعسی عێراق کیمیاییبارانی شاری سەردەشتی کرد. سەرەڕای کاریگەری گەورە و زیانە بەرفراوانەکانی هێرشی کیمیایی کە دەبوو گیان چیدی ڕێگەی بە دووبارەبوونەوەی نەدابایە، بەڵام هێشتا مەترسیەکانی بەکارهێنانی ئەو چەکە قەدەغەکراوە هەرەیە و بەکاریش هێنراوە. ساما فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.